خۆشەویستان سڵاوتان لێبێت دووبارە بەردەوامین بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی نێو کۆمەڵە و کێشە نێوخۆی و دەرەکیەکانی ئەو ڕێکخراوە چەپە سیاسیە. کاک ئیبراهیمجان بەر لە وەرگرتنی پشوو ئەچمەوە سەر پرسیارەکەم کە ئەوە بوو یەکێک دەوترێت یەکێک لە کێشە هەر گەورەکانی کۆمەڵە، یەکێک لە ئیشکالە سیاسیەکانی استراتیژی سیاسی کۆمەڵە تێکەڵبوونی کۆمەڵە بوو بە حیزبی کۆمونیستی ئێرانی. لەم بارەیەوە بەڕێز کاک عەبدوڵڵای موحتەدی پێی وایە کە کۆمونیزمی کارگەری وەک ڤایرۆس هات و کۆمەڵی تەنیەوە. بیر و ڕای ئێوە سەبارەت بە تێگەڵبوونتان بە کۆمونیزم و ئەم بۆچوونەی بەڕێز موحتەدی چییە؟ جارە پێش هەموو شتێک دەبێت ئەو سەرەتایە قبول بکەین کە کۆمەڵە تەشکیلاتی ڕێکخراوی کۆمونیستی بوو. ئەنی ئەگەر ئەومان سلمان کە لە ئەوڵۆ بە ئامانجی سوسیالیزم دامەزراوە، خەتیکی مارکسی بووە و هەوڵی داوە کە کۆمەلگای ئێران بەرەو کۆمەلگایەکی سوسیالیستی هدایت بکە. ینی ئەگە ئەوە وەکو سەرەتا قبول کرد، اینجا کۆمەڵەش کە تەشکیلاتی کۆمونیستیە ئەوەش کە لە سەرەتاوە ئامانجی پێکهاتنی حزبی کۆمونیستی ئێران لە ئامانجە سەرەتاییەکانی پێکەنەران و دامەزرێنانی بۆ لەوانە شخصی کاک فوادی مستەفا سوڵتانی بوو. ئەگە وەشمان قبول کرد، اینجا دیرە سەرەوە کە لەو بارودۆخە سیاسیەدا ئایا و کارە بەجێ بۆ یا بەجێ نەبوو. من ئەرزم کردن لە وەڵامی پرسیارێکی پێشودا کە هەلومەرجی سیاسی ئەو وەختەی ئێران ئەوەی هەڵدەگرت کە بۆ پێکەنانی ئەو حیزبە تۆزێک لە کاری ڕوتینی هەنگاو بە هەنگاو واوەتر بڕۆین و جوابی پێویستێک بدەینەوە کە هەنووکە ئەو وەختە هات بۆ کایەوە. ئەوە جارە لەو ڕوانگەەوە، بەڵام لە ڕوانگەی مەسلحەتی خەڵکی کوردەوە، لە ڕوانگەی داهاتووی خەباتی خەڵکی کوردستانەوە من سەرچان بۆ ڕادەکێشم ئەگەر ئەو کارەیەمە هەڵە بووە، بۆچی حزبی دموکراتی کوردستان هەر لەو وەختەدا دەچێتە ناو شورای میلی مقاومەتەوە؟ لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە خەڵکی کورد لە کوردستانی ئێران هەستی بەوە دەکرد کە بە تەنیا خۆی لەگەڵ ئەو ڕژیمە جەبار و سەرکوتگەرەی کە بە دڕندانەترین شێوە کەوت بۆ داپۆسینی خەڵکی کوردستان دەگەڵ ئەو بەرامبەرچی پێ ناکرێەوە، دەبێت هێزێکی گەورەتر بێتە هانایەوە و ئەو هێزە گەورەترە هیچ شتێک نەبوو غێری خەباتی خەڵکی کۆمەڵانی خەڵکی ئێران بوو لە سەرەتا ئێراندا. ئومێدی بۆ بوو چونکە نمونەیەک لە کارکەوتنی ئەو هێزەی لە دەورەی ڕاپەڕین لە دژێژی مشادی بوو، زانی بووی کە تەنانەت وەختێک کە کوردستان تۆزێکیش دواکەوت لە خەباتی سەراسەری، سەرنجام ئەو خەباتی سەراسەری بوو کە ڕژیمی دێوەزمەی ڕژیمی شای لەسەر سەری و کۆمەلگاکەم کردەوە. بۆیە دەمەوێت بڵێم کە ئەمە زەرورەتێک بوو، یای خەڵکی کورد بە ئاسانی وەریگرت لە ناو کۆمەڵدا بە ئاسانی وەرگیرا، چونکە هەم دەگەڵ ڕێباز و فکری ڕابردووی دەهاتەوە، هەم جوابی پێویستێک بوو کە لەو وەختەدا هات بۆ گۆڕێ خەڵکی کورد دەبوایە ئومێدێکی تازەی تدا پەروەردەبرێت کە هەست نەکە هەر پاشەکشەی پێ دەکرێت هەر تێک دەشکێندرێ، ئومێدێکی تدا ببوژێتەوە بۆ. باشە کاک برای ببوورە کەواتە هاتنی کۆمونیزمی کارگەری بۆ نێو ڕیزەکانی کۆمەڵە چی ئیشکالێکی سیاسی بۆ ئەم کۆمەڵەیە دروست کردووە؟ کۆمونیزمی کارگەری وشەیەکە کە 2000 لەوان لە خۆیان یەکێک لە ڕێکخراوە سیاسەکانی چەپی ئێران بوون کە دیارە لەوانی کە مهمتر بوون کاتە ناو حزبی کۆمونیستی ئێرانەوە. ڕێکخراوی فیداییان بەشێکی شاخەیەکیان هات، ڕێکخراوی پەیکار هاتن، کەسایەتی جۆراجۆری ناو چەپی ئێران هاتن. ینی ئەوە تەنیا ئەوە کۆمونیزمی کارگەری وشەیەکە کە دوای جیابوونەوەکانی ساڵی 90 وردە جێکەوت و هاتە ڕووە و بوو بە ڕەوتێک کە جیابەوە لە کۆمەڵ. بڵێ زۆر باشە، بچینەوە سەر نێو بارودۆخی کۆمەڵە. ئێوە زۆر پێداگری لەسەر مافی ژن و خواستی ژن و دۆزی ژنەکەن وەک ڕێکخراوێکی چەپی ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵاتی ئێران. بەڵام بۆچی تا ئێستا پرسیارەکە ئەمەیە، بۆچی تا ئێستا ژن لە نێو ڕیزەکانی کۆمەڵە نەگەشتنۆتە ئاستە باڵەکانی سیاسی، نەگەشتنۆتە ئاسی سکرتاریەت و دەبیرێت لە نێو کۆمەڵەیە؟ زۆر بەکەمی ئەمە بینین ئەگەر ژنێکی چوبێتە سەرەوە، یا بە بڵێن تەنیا ژنێک کە ئێستا لە ڕیزەکانی کۆمەڵە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەو کۆمەڵەیە خێزانی براهیمی عەلیزادەیە کە ئەویش سروەی ناسریە، بۆچی ڕێگە بۆ ژنانی تر خۆش ناکەن لەسەر ئاستی سیاسیە لە کاتێکە ئێوە زۆر داخۆشی لە مافی ژنانەکەن؟ بێگومان ئەوە یەکێک لە کەم و کۆڕەکانی ئەمەیە.
بێگومان ئێمە دەبێ دام بەو کەمکوڕێ دابنین بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی ئەمەنە لە ئایدۆلۆژی و بیرباوەڕماندایە و لە بەرنامەماندایە و لە تێکۆشانی عملیماندا ئەو دەبیندرێ ینی بۆ نمونە دەڵێ مەسەلەن تەبلیغاتی ئێمە کاری وشیاری دەرانەی ئێمە لە ناو کۆمەلگای کوردستان جوزوە و نامیلکە و گۆڤار و کتێب و ئەو شتانەی کە بڵاو دەبێتەوە بەرنامەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆییمان تاکیداتێکی کە لەسەر ئەو مەسلەیە هیچ کام لەوانە لە قەدەر خۆی کەمکوڕێکیدا نابین دەرێنی ناتوانانی ئەوە دەستنیشانکەی کە گویا کۆمەڵ ئێحمالێکی لەمبارەوە کردبێ بەڵام بۆچی لە سەرڕای هەموو ئەوانە ئەوە ڕوودەدا ڕایمە لەبەرەوە پیاومەزنی ڕەوتێکی ڕیشەداری کۆمەڵایەتیە کە جانسەختە و ڕێگای خۆی دەبینێتەوە و ناو هەموو ڕێکخراوێکی سیاسیش کە ئێوە هێشتا نەتانتوانی وەکو پێویست سیستمی پاتریاشی و پیا و سالاری کاڵ بکەنەوە لە نێو ڕیزەکانی ناتوان بڵم کاڵمان نەکردوەوە بەڵام دەتوان بڵم ناتوانین خاتر جەمبین لەوە کە واکسینەین بەرامبەر بەم پیاومەزنی و پیا و سالارێ و پێم وایە کە خود نفسی اعترافکردن بەو کەموکوڕیە و نفسی دامپێدانان بەوەی کە ژن لەو ڕوانگەشەوە زوڵمێکی لێکراوە لە ئێمە خۆی هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە ئێرادەی چارەسەرکردنیشی پێک بێ زۆر باش کاک برایم جیابوونەوەی سەعیدی وەتەندۆست لە ئیبراهیمی عەلیزادە هۆکارەکەی چی بوو؟ ئەوان ئەوەی کە خۆیان بە ناوی ڕۆتی سوسیالیستی کۆمەڵە خۆیان دەناسێنن ئەوەی کە ئەوان خۆیان عنوانی دەکەن ئەوەیە کە ئەوان هەموو خەت و فکر و ڕێبازی کۆمەڵیان قبوڵە بەڵام دەیانەوە کوردستانی بن ئێمە پێمان وا بوو قەدیسمانەوەی کۆمەڵە لە چوارچوەی کوردستان و دابڕانی لە خەبات و زوتنەوەی چەپ و کۆمۆنیستی سەراسەری ئەمە هەم بە زەرەری کۆمەڵی وەکو ڕێکخراوێک هەم بە زەرەری کۆمەلگای کوردستانە وەکو کۆمەلگایەکی زیندوو هەم بە زەرەری میلەتی کووردە وەکو میلەتێکی سیستەم لێکرا و مافخۆرە کەواتە ئێوە پێتان وانییە کە لایەنی نەتەوەی و ناسیۆنالیزمیتان فرامۆش کردووە لە نێو ڕیزەکانی کۆمەڵایە حەز ناکەی ئەمە بۆشایەکی سیاسی لە نێو کۆمەڵایە دروست کرد بێت و زۆربەی ڕەخنەکانیش کە ڕوبڕووی عەلیزادە بنەوەوان بپچوانەوە من پێم وایە بەرنامە و ڕێبازێک ئێمە ڕەچاومان کردو ئێمە لە سەری دوێین واقع بینانەترە لە هەموو ئەو ڕێباز و بۆچوونەی کە چه حزب ناسیۆنالیستەکان چ ناسیۆنالیستی چەپەکان بەومانە ڕەچاویان کردووە ئێمە هیچ کەممان نەهێناوە لە فیداکاری لە ڕنجبردن لە تەرحداڕشتن لە تەبلیغاتکردن لە هەموو نوع تێکۆشانێک کە هەنگاوێک زۆرتر خەڵکی کورد لە لابردنی سەمینەتەوەهاتی نزیکاتەوە کۆمەڵە و ئەو ڕۆتەی ئێمە بەڕاستی دەوری سەرەکی بینیوە لەوەی کە نەیهێشتووە کۆمەلگای کوردستان بکەوێتە داوی ڕفۆرمخوازی شۆڤینیستی ئێرانی ڕفۆرمخوازێک کە تا دوێکە کوردستانی سەردەمدار و سەرکردەی داپۆسینی کۆمەلگای کوردستان بوون نازانم بۆچی دەبێ ئێمە لە بابەتەوە ڕەخنەیەکمان لەسەر بێت چونکە بەپێی بەرنامەکەمان و بەپێی ڕێبازمان و پێی فعالیەتی عەمەلیمان لە بابەتەوە هیچ کەمکوڕێکمان نەبوو بەڵام کورد لە هەر شوێشی ئەم دنیا بەر لەوەی کێشەی مەزهەبی و ئاینی و ئێتنیکی و ئایدۆلۆژی هەبێت کێشەی نەتەوەیی هەیە بۆچی ئێوە ئەم لایەنە فرامۆشەکەن بێگومان فرامۆشمان نەکردو لە بەرنامەماندا فرامۆژ نەکراوە لە ڕێباز سیاسی و لە استراتیژیشماندا فرامۆژ نەکراوە و پێشم وایە کە ئێمە دەبێ ڕێگای مادام کۆمەلگای کوردستان لەو کێشەیە دەرباز نەکەین ئەو تارمایەی کە زێهن و هۆش و بیری کۆمەلگای کوردستان بەکرێ کار و زەحمەتکێشیەوە داگرتووە لانەچێ خەباتی چینایەتی خەباتی سیاسی پێشکەوتن خواست بۆ دوا ڕۆژێکی بەختەوەران و خۆشگەزەران و یەکسان چارەسەر نابێت بڵێ سەبارەت بە بارامی ڕەزایی کاتێکە لە عومەر ئیلخانی زادە جیابێتەوە هۆکاری جیابوونەوە ئێوان ئەوەندەی کە دوور و نزیک ئێوە ئاگاتان لە خەتە جیاوازەکانی نێو کۆمەڵە و پەردبوونی ئەو کۆمەڵەیە بوو بێت من حەز دەکەم بە گشتی باسی ئەو مەسەلەیە بکەم کە باسی ئەوم کرد کە جیابوونەوەکان بە گشتی ڕەنگوبوونی سیاسیان هەیە لەناو هەموو ڕۆتەکانی سیاسی لە کوردستانی ئێران بەڵام بعضیشان ڕاستەوخۆ سیاسین بعضیشان ناڕاستەوخۆ سیاسین ئەوەی کە ڕاستەوخۆ سیاسیە معلومە وەکو ڕێبازی کرد 2000 لێمە جیا دەبێتەوە یا کۆمونیزمی کارگەری لێمە جیا دەبێتەوە و معلومە خەتێکی جیاواز و ڕاستەوخۆ سیاسیە یا لە ناو حزبەکانی دیکەشە بعضیشان ناڕاستەوخۆ سیاسی یعنی وەختێک سەرکردایەتی حزبێک لە داڕشتنی خەتی سیاسی دا تووشی هەڵە دەبێ وەختێک سەرکردایەتێکی سیاسی ناتوانێت وەڵامی پێویست بە گۆڕانکاری سیاسەکانی سەردەمی خۆی بداتەوە یا وەڵامی درستی پێ بداتەوە متمانەی تەشکیلات پێی دەزیێ
ڕیزەکانی خوارە و متمانیان پێی نامێنێ دەوروبەرەکانیان متمانەی پێ نامێنێ وەکو ڕەهبەری خۆیان نایناسن جا ڕەهبەرێکیش کە بەونەوە پێگەی سیاسەکەی زەعیف بوو کە متمانەی پێی نەما هەر ئەوەندە بەس بە ئەندازەی تۆزێکیش لا پای خواردانێ هەڵەنگوێ خب یەخەی دەگرن جا بۆیە ینی دەڵم ئەم کێشەیەش کە لە ناو حزبێکی سیاسیدا کە سەر هەڵدەداوە ڕنگوبوونی شخصی هەیە ڕنگوبوونی غێرە سیاسی پێوە دیارە ئەگەر لێ بکۆڵێەوە لە خوڵایی خۆیدا هەر سەرچاوەکەی لە سیاستەوە چونکە لە ناو حزب سیاسەکانی معارزەدا خۆ ئێستا هەڵوا بەش ناکەنەوە خەریکی دابشکردنی قودرەت و دەسەڵات و ئەوەشتە بن هەرچی هەیە خەباتە و محرومیەتە و دەربەدەری و ئەوەیە کەوایە کاگرای بۆچی ئەم جیاوازیانە لەسەر ئەساسی پەردبوونی ئێوە لاوازبوونی ئۆپۆسیۆنی ئێرانی لاوازبوونی گروپەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکەوێتەوە بۆچی جیاوازیەکان ئاراستە ناکرێت بۆ هێڵێکی درامی هێڵێکی استراتیژی سیاسی دیاریکرا و بۆ ڕوبڕوونەوەی دەسەڵاتدارانی ئێران کە وەک نارێکی سەرسەختی دەبێ هەوڵی بۆ بدەین بۆ ئەوە دەبێ هەوڵی بۆ بدەینەوە خاڵاتە چ هەوڵێک هەیە بۆ دروستبوونی بەرەیەکی ئۆپۆسیۆنی دیاریکراوی یەگرتوو کە خاوەنی استراتیژێکی دیاریکراوێ بۆ ڕوبڕوونەوەی دەسەڵاتدارانی ئێرانی و بەدەستهێنانی مافەکانی ئینسانی کورد لەو پارچەی کوردستان ئێمە دەتوانین باسی هەوڵەکانی خۆمان بکەین دیارە خەڵکێکی زۆر باسیەوە دەکەن بەڵام بەشێکی زۆر لەو باسەیە کە دەکرێت لەسەر ئەو مەسەلەی زۆرتر کایەکردن بە مۆزوعەکەیە و زۆرتر پاشخۆلگرتن لە ڕقیبەکان و ڕکەبەرەکانیان تاوەکو هەوڵێکی ڕاستگۆیانە بۆ پێکێنانی بەرەیەکی یەکگرتوو بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەو جگا کە بە ئێمە مەربوتە ئێمە بۆ ئەو مەسەلەیە لە ئەنگری ئەوەین کە خەڵکی کورد لە کوردستان ئێران یەک پارچە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بەڵام ئەو هەوڵدان بۆ ئەو یەک پارچەیە نابێت بێتە هۆی تەفرەقەی تازەتر لە نێواندا دروستکردنی بلۆکبەندی دروستکردنی دەستەبەندیەک لە ناودا چەند جانیان بێکەوە ڕێک بکەون لە بەرابەر چەند دانەیەکی دیکەدا ئەمانە چاندنی تۆوی تەفرەقەی زیانبارترە بۆ دوا ڕۆژی کوردستان بۆیە ئێمە پێما وایە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان مەجارێکی وا هەڵکەوێت کە هەموو حزبە سیاسەکانی کوردستان لەژێر سەقفێکدا کۆ ببنەوە ئاڵوگۆری بیرۆڕا بکەن و هەوڵ بدەن بۆ ئەوەی کە گیرگرفتەکانیان ئەوەندەی چارەسەر دەکرێت لە پێناوی پێکەنانی وهای یەکگرتووێک ئەو گیرگرفتانە چارەسەر بکرێت ئێمە دەگەڵەوە موافقین دەگەڵەوە ڕێکین و هەوڵیش دەدەین بۆ ئەوەی تەناقوزاتەکەم بێتەوە هەوڵیشمان داوە لە دوایین کۆنگرەیەکدا کە ئێمە لە ڕۆژانی ئەخیرات بەستومانە پرۆژێکشمان بۆ مەسەلەی ئامادە کردو بەڕاستی بەم زوانە پێشکەشی دەکەین بە هەموو دەوتریەکێک لە ئیشکالە هەرە گەورەکانی ئۆپۆسیۆنی ئێرانی ئەوەیە کە خاوەنی استراتیژێکی دیاریکرا و بۆچوونێکی یەکگرتوو نین بەرامبەر بە نارەکانی خۆیان لە مانجی ڕابردووە کۆبوونەوەی کراوە لە ئۆپۆسیۆنی ئێرانی لەگەڵ دەسەڵاتدارانی ئەمریکا ئەڵێ ئەمریکەکان ناچار بوون بە چوار کۆبوونەوەی جیاواز لەگەڵ گروپە جیاوازەکان کۆبنەوە ئێوە تەنانەت لەسەر هێڵە گشتیەکانیش یەکدەنگنین بۆچی یەکێک لە ناکۆچیەکان هەر جیاوازی لە استراتێژی حزب سیاسەکاندا بەڕاستی ئێمە پێما وایە هەر بەڵام لە ئۆپۆسیۆن بوون هەمووتان هەر بەڵێ بەڵام استراتیژی جیاوازێ مەسەلەن ئەو هێزانێکی پێیان وایە کە بە دەستێوەردانی ئەمریکا بە ڕاکێشانی هاوکاری ئەمریکا ڕێگایەک بۆ نەجاتی میلەتی کورد لێرە لە کوردستانی ئێران دەبینرێتەوە تووشی هەڵن بە بڕوای ئێمە دەخالەتی ئەمریکا لە کاروباری کوردستانی ئێران ئەگەر ڕۆژی لە ڕۆژان ڕوو بداڵبەتە تا ئێستا بە شێوەیەکی جددی ڕووی نەداوە بەڵام ئەگەر ڕۆژی لە ڕۆژان ڕوودا کوردستەمی قاتڵ وایە و نەکەن تەنیا ڕێگای ڕزگاری خەڵکی کورد لە کوردستان ئێران لە هیچ بەشێکی کوردستان بە بڕوای من خۆش ناکە بەڵکە ئەم ڕنج و ئازارانە درێژماوەتر دەکاتەوە بەردەوامتر ڕای دەگرێت وەکو ێسخانێکی ناو برین هەروە دەهێڵێتەوە کاکبراهیمەوە ساڵانێکە خەباتی چەکداری و پارتیزانیتان ڕاگرتووە چەکدارتان هەیە وەکو بوون بەڵام وەکو فعالیت و چالاکی و شەڕی پارتیزانی بە تایبەت لە سنوورەکانی کوردستانی ڕۆژهەڵات ڕۆڵێکی ئەوتۆیان نەماوە هۆکاری وەستان و نەمانی چالاکی سەربازی کۆمەڵە بۆ چێگەڕێتەوە بە دەرەجەی یەکەم هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هەستەوە دەکەین بوژانەوەیەکی سیاسی مەدەنی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستی پێکردووە کە خەباتی چەکداری دەتوانێت لە باری بەرێ دەتوانێت ئەو بڕوا بەخۆی کە خەڵک پەیدای کردووە مان دەگرێت دوکان و بازار تعتیل دەکا کرێکار دەست لەکار هەڵدەگرێت کۆبوونەوە دەکا اجتماعات دەکا ئێتراز دەکا بە شێوەی لە شێوەکان ئەمە بە ئێستا بە زۆر بە قازانستر دەزانین بۆ دوا ڕۆژی خەباتێکی سیاسی لە کوردستان تا ئەوەی کە چەند مەفرەزەیەک بنێرینەوە لە چەند شوێنێک زەربەیەک لە دژمن بۆشێن و
بگەڕێنەوە خۆشان زەربەی بخۆن یان نەیخۆن بۆ هەلومەرجی ئێستا ئێمە ئەوە بە لەبار نازانین بەڵام لە هەمان کاتدا دەزانین کە دەستبردن بۆ چەگەشی لەو ڕێگایانەوە کە لە سنەتی خەباتی خەڵکی کوردستاندا جێکەوتووە و جمهوری ئیسلامی هەرگیز نابێ خاترجەم بێ لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو خەڵکە دەتوانێت ئەگەر بە پێویستی زانی ئەگەر ئیمکانی بوو ئەگەر ضرورەت هەبوو دەست بەرێتەوە بۆ ئەو چەکە وێ ئەمە هێزی چەکدار وەکو بنەمایەک ڕدەگرین وەکو بەکارهێنانی بەکردەوە فعلا ڕامانگرتووە و بە تایبەتی لە مەسلەی سنوورەکان کێشەی تایبەتی شەیەکە ئەرسانی کەواتە ئێوە چاوەڕێن هێزێکی دەرەکی یاخود هێزی نێودەڵەتی بێت دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران لەناو بە یاخود خەڵک خۆی جەماوەر خۆی گەل خۆی لەناوە شۆڕشە بەرپا بکە کەواتە ڕۆڵی ئێوە چی ئەبێ ئێمە چاوەڕێی خەڵک ئەمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە خەڵک ڕاپەڕن لە دژێ ڕژیمە تا ئێستاش ئەوەی کە ڕزگاری بووە ڕژیمی شا بە هێزی کۆمەڵانی خەڵک ڕوخە ڕژیمی حوسنی مبارەک بە هێزی کۆمەڵانی خەڵک ڕوخە ڕژیمی زین العابدین بن عەلی بە هێزی کۆمەڵانی خەڵک ڕوخە چی شۆڕشی کۆمەڵایەتی شۆڕشی سیاسی گرنگ لە دنیا ڕوویداوە هەمووی بە هێزی خەڵک کراوە و ئەو جگایی کە دەخالەتی دەرەکی بووە ئەو زیارەت چاواشەکاردن بووە ئەو جگا مەس بۆ نمونە عێراق لە 2003 تا ئێستا کوردستانەکەی قەیناکە بڵێن جیاوازە بەڵام لە 2003 تا ئێستا بۆتە گۆمی خوێن بە سەدان هزار ئینسان تێدا چوو ئێستاش هیچ بۆنی لە شارستانیە لە ئاوەدانکردنەوە لە هیچ شتێک لە وڵاتەدا نییەوە ئاسۆیەکی ڕوونیش لە بەردەم خەڵکی وڵاتدانی ئەوە بەرهەمی دەستێوەردانی دەرەکی بوو لەبەرەوە ئێمە نامانەوە ئاسوێ بۆ خەڵکی ئێران داوا بکەین نامانەوە ڕێگا خۆشکەری بین نامانەوە ئومێدە لە بەڵام پرسیارەکە ئەمەیە کاگی برایم پرسیارەکە ئەمەیە تاکەی پارتە سیاسیەکان چاوەڕێ ئەوەکەن کە بە قودرەتی خادریە هێزێکی نێودەوڵەتی یاخود خەڵک خۆی ئەم بارودۆخە بێنێتەکایەوە ئەی ئێوە ڕۆڵی ئێوە مبادەری ئێوە چالاکی ئێوە لەو مەجالەیە ئەگەر لە بواری چەکداریەوە چەند ساڵێکە کاری چالاکیتان وەساوە ئەی چالاکی سیاسی ئێستا پەیوەندی ئێوە بە کوردانی ڕۆژهەڵات چ چالاکی سیاسی لە ئارادا چالاکی سیاسیمە بەردەوامە بەڵام دیکتاتۆری جمهوری ئیسلامی زۆر وحشیە زۆر درڕندەیە زۆر سەرکوتگەرە مەجال لەوە زۆرتر ناڕەخسێنێ ئێمە هەوڵ دەدەین کە لێنی تێبخین درزی تێبخین ئەوەندەی کە بتوانین بچینە پێش ئەو ئومێدە هەیە بەڵێ ئومێدە هەیە چون لە گەلانی ئێران ئەو ئومێدە هەیە کە وەکو پارچەکانی تری ئەوەی کە بە بەهاری عەرەبی ناوابرێ بەهاری ئێرانی سەر هەڵباتە ئایا شۆڕشی سەوز موسەوی و کەڕوبی تەواوی ئەو نیارانەی دەسەڵاتدارانی ئێران ئەتوانن ئیشێکی لەو ئەوان نیانتوانی و ناتوانن لەبەرەوە ئێرادی ئەو کاریان نەبوو لەبەرەوە ئەوان خۆیان بەشێک بوون لەو حکوومەتە ئەوان نیان دەبێت حکوومەتە بڕوخێن ئەو حکوومەتە لەسەر کار لابن ئەوان دانێت لەو حکوومەتە بازێک ئیسلاحات بکەن بازێک گۆڕانکاری بکەن ئەوان تەنانەت ئارەزووی گەڕانەوە بۆ لە ڕۆنگەی خوانە و دەورانی شیرینی دەسەڵاتی خۆمینیان دەخواست بۆیە ئەو خەڵکە کە لەو ڕووداوانەدا بەسیز بوو هاتە خیابان زۆر زوو متمانەی پیان لە دەستداوە ئەوانیش لە نەتیجەی هاتنە سەرکە هاتنە خیابان و هاتە سەرشەقان و خەڵکە خۆیان نیگەران بوون و بۆ زوو پاشەکشیان کرد ئێمە ئومێد ناکەین بەوەی کە بەو ڕەوتە لە درێژی ئەو ڕەوتەدا کۆماری ئیسلامی بڕوخێ بەڵام هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە بە هیمەتی خەڵکی کرێکار لە کارخانە و کارگاکاندا بە هیمەتی ژنانی سیستەم لێکرا و ژنانی کە ئاواتی ڕزگاری لە دڵیاندا و شۆڕشی ئایندا ئێران بێگومان وەزنێکی زۆر قورسی ژنان وەزنێکی زۆر قورسیان دەبێت و بە هیمەتی خەباتێک کە ئاگاهانە و شارانە ڕەهبەری دەکرێت نەگەوە کار خەڵکی کە پاڵ پێوەنەی بەرەو سنگیان بدەنە بەرگول لەو دوجاری لە نەتیجەی ئەو هەموو زەربە و ئەو هەموو فشارێکە بۆیان دێ خۆیان وردە بکشێنەوە یان نەتوانێت دامێ بدەن هێزێکی چەکدار وەکەوەی لە سووریە ئێستا ڕوویدا بێتەکایەوە و خەڵک خەڵک بە تاق بخاتەوە خەڵک دوور خاتەوە لە خەباتی ڕاستە خۆی خۆیان بەڵێ زۆر باش کاک برایم لەبەر کەمی کات ببوورە ڕاتەگرم ئەمێ بڕێک لەسەر پەیوەندیەکانی کۆمەڵە بە پەیوەندی دەرەشەکانی کۆمەڵە پەیوەندی کۆمەڵە بە پارتەکانی ترەوە بوەستین قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە کۆمەڵی باڵی ئیبراهیمی عەلیزادە پەیوەندی لەگەڵ برادرانی یەکێتیە خۆشە و باڵی عەبدوڵڵای موحتەدی لەگەڵ پارتیە ئەم قسەیە تا چەند ڕاستە پەیوەندی ئێمە کۆمەڵە دەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندێکی مێژوویە پەیوەندێکە کە 33 ساڵ هیچ نەبێ مێژووی لە پشتەوە گەڵێک هەڵسو کەوتی تێدا ڕوویداوە ئەم پەیوەندیە بە بڕای من زۆر پەیوەندێکی سالمە پەیوەندێک نییە کە لەسەر ئەساسی پێشێلکردنی ئازادی و مافی بڕیاردانی هیچ لایەک دامەزرابێ سنەتی زۆر جێکەوتووی هەیە و هەردوو کلاش لی بەهرەمەند بوون و لێ بەهرەمەند دەبن
ئێمە لە هەمان کاتدا کە ئەو پەیوەندیمانەیە هەوڵشمانداوە کێشە بوو نەبوو یەکێتی نیشتمانی نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان نەخڵقێنی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە هێزی سەگدارمان لە سنوورەکانەوە تێناپەڕێنین بۆ ئەو دی و ئەوەی کە لە پرسیارەکەی پێشوتاندا باسان کرد چالاکی چەکداری لە سنوورەکاندا ناکەین هەر ئەوەیە کە ئێمە ڕعایەتی هەلومەرجێک کە خەڵکی کورد لە کوردستانی عێراقیدا ڕعایەتی ئەوە دەکەین و تێدەگەین لەوەی کە نابێ سەرێشە و دەری سەری زیادیان بۆ بخڵقین لە پێناوی کاری بچووکدا. زۆر باشە دەوترێت وەکو ئۆپۆسیۆنی ئێرانی ئەوەندەی کە مجاهدینی خەڵق جێگەی مەترسی و فشارە بۆ دەسەڵاتدارانی ئێرانی ئەوەندە پارتە ئۆپۆسیۆنە کوردیەکان جێگەی فشار نییە بە تایبەتی کۆمەڵە بۆچی ئێوە هێندەی مجاهدینی خەڵک جێ پەرزتان دیار نیە و کاریگەری و فشارتان بۆ سەر دەسەڵاتی ئێرانی دروست نەکردووە یا بە مانایەکی بڵێم ئایا کۆمەڵە هەرگیز توانیوێتی دەسەڵاتدارانی ئێران ناچار بە گفتوگۆ بکات بە بڕوای من نەخێت تا ئەو کاتش هێشتا هاوسەنگیەکە وان نییە کە ئێمە بتوانین جمهوری ئیسلامی بینە پای گفتوگۆەوە ئەسڵەن لەگەر لە بارودۆخێکیشتا کە ئەو ئامادە بێتە پای گفتوگۆ ئەمە دەبێت هەڵسەنگێن بزانایە گفتوگۆ بە خازانجی خەڵکی کوردە بە خازانجی خەڵکی ئێرانە یان نا چۆن ڕژیمێک کە گوڵۆڵی بکەوێتە لێژی جاری وایە لە گفتوگۆ خەڵک وەردەگرێت بە خۆ بگرێتەوە و تەجربەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە سەرەتای دروخانی ڕژیمیشە بەڵام ئەوەی کە من حەزەکەم لە سەوار بە وەزی سیاسی ئەندێران ئەو ئاماژە بەم خاڵە گرنگە بکەم کە بە بڕوای من لە ئایندەی سیاسی ئێراندا ڕەوتی ئیسلامی هیچ ڕەوتێکی ئیسلامی شانسێکی نییە و مجاهدین بە ئەتیباری ئەوەی کە ڕەوتێکی ئیسلامین کۆمەلگای ئێران ناتوان خەڵک لە دەوری خۆیان کۆکەنەوە خەڵک بەڕاستی لە گۆڕانکاری داهاتوو ئێراندا ناچێتە پشتسەری هیچ حرەکەیەکی ئیسلامی بە هەر ناوێک بێ لێرە نەئیخوان الموسلیمینێک هەیە کە بتوانێت بەدیل بێ و نە مجاهدینێک بە ئەتباری تەجربەیەکی تاڵ کە خەڵک لە حکوومەتی ئیسلامی هەیەە و ئەوانش لە واقعە دانەوە نوعێک حکوومەتی ئیسلامی دیکە بێنە جگای حکوومەتە نەبە ئەتبارە خەڵیان کۆ دەبێتەوە بۆیە کاتم زۆر ببوورە ئەو ڕاتەگرم بەدەلەوەی کە مجاهدین ئیسلامی و کۆمەڵە ڕادیکاڵ و چەپە وەک ئۆپۆسیۆن پەیوەندیەکی لە نێوانتانە ئێوە لەگەڵ مجاهدینی خەڵک لە خێریز پەیوەندێک نێوانماندا و ئەوان بە بڕوای من لە کوردستان لە عێراق ڕاگیراون ڕایانگرتوون بۆی کە دەوڵەتی ئەمریکا کە خەیاڵی نییە هیچ کارێکی جددی بکات بۆ یارمەتیدان بە ئۆپۆزیسیۆن وەکو ئامرازێک کەڵکیان لێوەردەگرێت بۆ فشارهێنان لە کۆبوونەوە و جەلساتی گفتوگۆ و مزاکرە لەسەر کێشەکانی خۆی دەگەڵ جمهوری ئیسلامی بەڵام بەگشتی دەڵم نەکرد سەبات بە مجاهدی بەگشتی دەڵم دەوڵەتی ئەمریکا هیچ پرۆژەیەکی جددی بۆ لایەنگری لە هیچ باڵێکی ئۆپۆزیسیۆنی تەنانە لە ڕێفۆرم خوازەکانیش پشتیوانی نەکرد بەرەوە نیگەرانی ئایندەی ئێرانە بەڵام تۆڵی هیچ پەیوەندێکمان نییە بەڵام لە ساڵی 1970 هەیە یەکەمی ئێوە نوێنەری ئێوە بەڕێز دکتۆر جعفەر شەفیعی لە پاریس دانیشتن لەگەڵ مەسعود ڕەجەبی دەکات ئەمەیان چۆنە ئەمە هەڵدەگەڕێتەوە هەر بۆ ئەو ساڵانە چونکە پێشتر ئێمە تەنانەت لە وەختی خۆی کە ڕەجەوی خۆی کاندید کرد بۆ ڕیاست جمهوری ئەمە لە کوردستان پشتیوانی مە لە کاندیداتۆری ئەو کراوەتە بە هەڵە بەڵام ئەوە دەگەڵتەوە شاوسێ و ئەستا زۆر لە وەختە گوزەراوە پەیوەندیتان لەگەڵ پژاک چۆنەوە هێزێکی چالاکی سەربازی لە نەیاری ئێرانی پەیوەندیکی ئاساییمان هەیە هیچ هاوکاریمان نییە بەڵام دانیشتن و گفتوگۆ جاروبار هەیە لە نێوماندا بۆ ئەوەی کە کێشە و تەناخوزێکی چاوەڕۆ نەکراونێت پێش ڕەوتی ڕادیکاڵی و چەپگەرایی و کۆمۆنیزمی ئایدیای مارکسی لێنینی ماوی لە ئایندەیە چۆنە بینیتەوە لە کاتێکا کە حیزب و ئایدۆلۆژیا بەرەو کۆتایی ئەڕۆ ئەڵێن مامجلات سوعبەتێکی لەگەڵ ئێوە کردو بۆی کە وتوێتی کۆمەڵە تەنها لە زرگوێز و لە کوبا ماوە سەبارەت بەمە چی ئەڵێن و ئایندەی کۆمەڵ جارێ با لە فەرمایشی مامجلال بگەڕین و نازانم لەکوێ فەرموویەتی بەرحاڵ ئەو مەوزوعێکی دیکەیە بەڵام تا ئەو جێگای کە ئێمە مەربوط ئێمە نەماوین و نە ڕەوتێکی ئیدەولۆژیکین بۆ مانای ئێمە ڕەوتێکی سیاسین لەسەر ئەساسی بەرنمەیەکی دیاریکراوە پێکاتوین ئەو بەرنمەی ئێمە هیچ شتێکی نامۆی بەرام بۆ کۆمەلگای کوردستان بۆ کۆمەلگای ئێران تێدانێت جارە بەنسبەت وەزی سەراسری لە ئێرانەوە ئەوەی ئێمە دەمانهەوێت کۆمەلگایەکی خۆشگوزەرانی یەکسانە یعنی هەم بەر یەکسان بن خەڵکەکەی هەم خۆشگوزەران من وڵاتێکی گەشەکردووی پێشکەوتووی ئەمڕۆیی بن
ولا جر ساي حكومتك أبجين كدان حكومتك إخوان لا حكومتك إخوان نامون بن بالرأي بدنج إخوان هل يعمل جارد به چونکە ئەکسەریەتی خەڵکی وڵاتش کرێکار و زەحمەتکێشن پێیان وایە حکوومەتێکی وها دەبێتی حکوومەتی کرێکاری و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی فەقیر و هەژار و تەبقاتی خوارەوەی کۆمەلگا لە دەوریان کۆ دەبێتەوە ئەمانەی کە لە بەرنامەی ئێمەدا هەیە بند بەبندی با ئەوەی کە باسی مافی ژن دەکات ئەوەی کە باسی مافی مناڵ دەکات ئەوەی مافی کرێکار دەکات ئەو باسی ئازادیهای دموکراتیک دەکات هەمووی خەون و ئاواتی خەڵکین نهایەتەن فقط خەڵک دەبێت ئەو بڕوا بەخۆی پەیدا بکە کە هەست بکە بۆی کە دەتوانی ئەوانە بەدی بێنێ ئێمە هەوڵ دەدەین و اعتماد بە نەفسە بدەین بە خەڵک بڵێن کاکە ئێوە دەتوانن ئەو گۆڕانکارە لە ژیانتان وجود بێن ئەوە لە هێز و توانای ئێوەدا هەیە دەنا نەفسی بەرنامەکە و پرۆژەکە هیچ شتێکی ناوی تدانێ و خەڵک زۆرشان پێخۆش بۆ کوردستان و کوردستان ئێمە باسی مافی ژن دەکەین مافی کرێکار دەکەین باسی مافی میلەتی کورد دەکەین بۆ دیاریکردنی چارەنووس خۆی بە مانای پێکەنای دەوڵەتی سەربەخۆ زۆر سپاس بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵە داش ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ڕوودا و مێژوو سپاس بۆ زانیاریت بۆ ئامادەیت لە بەرنامەکە و وەڵامدانەوەی پرسیارەکانمان زۆر خۆشحاڵ و میرانی بەڕێز دیدارەکەمان لەگەڵ بەڕێز ئیبراهیمی عەلیزادە کۆتایی هاتە ئەڵقەی داهات و میوانی داهات و تەوری داهات و بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ کاک ئیبراهیم گیان زۆر سپاس بۆ ئێوە بۆ بانگەوەتان